خوای گەورە و میهرەبان بەیانیتان باش سڵاو دایک و باوکە ئەزیزەکان میوانە بەڕێزەکان سەرپەرشتاران و بەخێوکاران ئەمێ بە خێراتەیەکی گەرمتان کەم بۆ یەکەم خولی دەرچوانی باخچەی منداڵانی کۆشی ناحکومی ئینگلیزی. In the name of God Almighty, dear parents, guardians, and special guests, good morning. We would like to welcome you to the first annual graduation ceremony for the Koshish English Kindergarten. خولێکێک ڕابوەستین بۆ گیانی پاکی شەیدان ئەگەر لەگەڵ من بفەرمون زۆر زۆر سپاس دەڵێم. Thank you, esteemed guests, for the seat. بنای خوای گەورە و میهرەبان بەڕێزان میوانان سەرپەرشتیارانی وەزارەتی پەروەردە و نوێنەری وەزارەتی پەروەردە دایک و باوکانی خۆشەویست مامۆستایان ئەندام و لایەنگرانی حزبی زۆر بە خێراتتان دەکەین بەخێر بێن بۆ مەراسیمە جوانەی کۆشش دەمەوێت لێرە سوپاسی وەزارەتی پەروەردە بەشی باخچەی ساوایان بکەم و سوپاسی سەرپەرشتیارانی پەروەردەیی بکەم بۆ ئەو ساڵی ڕابردوو کە بەردەوام هەماهەنگ بوونە لەگەڵمان و بەردەوام ڕێنماییەکانیان قوتابخانەی کۆششیان دەوڵەمەندتر کردیە لە بواری بەڕێوەبردن و فێرکردنەوە. بە خێراتنی بەڕێوەبەری باخچەی منداڵانی کۆشش ویستاوان داوەکەن. بەنای خوای گەورە و میهرەبان میوانانی ئازیز سەرپەرشتیارانی خۆشەویست بە خێراتنێکی گەرمتان دەکەین بۆ یەکەمین خولی دەرچوانی منداڵانی باخچەی کۆشی ئینگلیزی ناحکومی. خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانین کە ئەمڕۆ پۆلێک لە قوتابیانی باخچەکەمان ئاهەنگی دەرچوون ئەنجام دەدەن دوای تێپەڕاندنی کۆناغی یەکەمی ژیانی قوتابیەتی بەرەو داهاتوویەکی پڕشنگدار و هەنگاوێک بەرەو پێشەوە دەڕۆن. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی باخچەی منداڵانی کۆشی ئینگلیزی ناحکومی شانازی دەکەین بە پێگەیاندنی ڕۆڵەکانمان لە باخچەدا لەسەر بنەماکانی زانست و معریفە و پەروەردە و پتەوکردنی هەستی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری و خۆشەویستی خاق و پارێزگاریکردن لە ژینگە و بەها پیرۆزەکانی کۆمەڵگەکەمان. بەڵێ میوانە بەڕێزەکان نمایشێکی وەرزشی جوان کە بە سەرپەرشتی مسلمانە بە گۆرانی لالالا پێشکەشتان کرد. کلاسی 2D بە سەرپەرشتی مزبێری بە چەپڵە گەرمەکانتان با بەخێراتنیان بکەن. بە چەپڵەیەکی گەرم بە خێرهاتنی کلاسی دواتر بکەین کلاسی 2C بە گۆرانی if you happy and you know it بە سەرپەرشتی مزبەریە بە چەپڵەکانتان تا دەکەم بە خێراتنی.
fashion song بە سەرپەرشتی مزیمەن بە چەپڵەکانتان بەخێراتنیان Classy 2A بە گۆرانی Let's Start Jump بە سەرپەرشتی مسیمە لەدڵی بێتاوکو بەردەوام بێ لەو ژیانە زەنجاڵە و پڕ لە کێشەیە ئێستادا تەنها دوو هیوام هەیە و کە هەموو کاتیش لەگەڵ ستاف و خێزانەکەی کۆشش باس کردیا هیوادارم ژیان بای ئەوەندا خۆشی تێدا مابی کە پێشکەشی ئەو منداڵە چاوگەشانەی بکات و هیوادارم خوای گەورەش بای ئەوەندە تەمەنمان پێ ببەخشێت کە بتوانین خزمەتی ئەو قوتابیانە و ئەو پۆپولە بچکۆلانە بکەن تاوەکو داهاتوویەکی گەشتیان هەبی چونکە ئێمە هەموو کات لە کۆشش هەر گۆتیتمان ئەگەر ئەو منداڵانە داهاتوویەکی جوانیان هەبی و سەرکەوتوو بن ئەوە ئێمەینە و ئەگەر خوا نەخواستە باشیش نەبن ئەوە هەر ئێمەینە بۆیە دائیمەن هیوای باشترین دەخوازین و هەمیشە کۆڵ نادەین هەر بەردەوامی زۆر سپاس زۆر خۆمان بە خۆشحاڵ و سەرفراز دەزانین کە ئەمڕۆ لێرە ئامادەین و توانیمان بگەین بۆ ئاستی ئێستا بڵێین خواحافیزی لە منداڵە جوانەکانمان دەکەین و بەرەو ڕێچکەی قوتابخانە دەیانێرین و زۆر خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە شاید حاڵی ئەمە ڕۆژێ بەڕاستی دوای ماندووبوونێکی زۆر بۆ ناساندنی ماندووبوونی هەم دایک و باوکان و هەم ئێمە و هەم قوتابخانەکە و هەم منداڵەکان خۆیان حەزمان کرد دەست بکەین بە دابەشکردنی بڕوانامەکان ڕۆڵەبان میوا عەبدولعەزیز چەپڵەیەکی گەرم Shala Abdul Khaliq, congratulations. Tirpa Sangar Dawud بە چەپڵەکانتان پیرۆزبایی لێ بکەن. هەریار هێمن هیمدار بە چەپڵەکانتان هەندەر بن پیرۆزباییان لێ بکەن. Congratulations. A big round of applause, please. Sari Serbest Abdullah. Congratulations, Sari. Haji Morgan Sada. Just play, he didn't back me, copy,